سڵاوم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. دوای دابڕانێکی زۆر هونەرمەند شەمۆ لەسەر تەختەی شانۆ بینرا. پیکاسۆی هیندستان کۆچی دوایی کرد. دووبارە سڵاو. هونەرمەند ئەیام ئەکرەم دوای دابڕانێکی زۆر لە تەختەی شانۆ سەر لە نوێ کاری نواندن دەکات و ڕۆڵی سەرەکی دەبینێت لە نمایشێکی شانۆیی کۆمێدی ئامێزدا. قرنی ستێکسی نووسەری بەناوبانگی فەرەنسی مۆلێرە و لە دەرهێنانی لوقمان مەجیدە و هارێکە لە هونەرمەندان ئەیام ئەکرەم، عەلی ئەحمەد، نەوزاد ڕەمەزان، تارە عەبدوڕەحمان و دلڤین موحسین و قاسم نووری ڕۆڵی سەرەکی تێدا دەبینن. ئەیام ئەکرەم بەنارتی وت نواندن لەسەر تەختەی شانۆ چێژێکی تایبەتی هەیە، بەڵام نواندن لە ڕۆڵێکی کۆمێدیدا و بە تایبەتیش لەسەر تەختەی شانۆ کارێکی ئاسان نییە و حەز و توانایەکی تایبەتی دەوێت. بۆ قسەکردن لەگەڵ هونەرمەند ئەیام ئەکرەم ئێستا هونەرمەندی ناوبرا و لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لە هەولێری پایتەختەوە لەگەڵمانە. کاگە یام شەوت باش؟ باشن. زۆر سپاس، مەمنون. دوای دابڕانێکی زۆر چی وای لێ کردیت بگەڕێیتەوە سەر تەختەی شانۆ؟ بەخوای من دایما خۆمە دەرچی پەیمانگەی هونەر جوانەکانم بە شانۆ. خۆم خولیای شانۆمە، ینی حەز دەکەم لە شانۆ ئیش بکەم، بەڵام بە خۆتان زانن ینی واقعی هونەرمەندان و اقتصاد و ئەوانەوەمانە دەکەن زۆر زار بەحەزدان لادەین لە بۆ ئەفلامی سیدی و ڕیکلام و ینی ئەگەر ئەمە اقتصادم تەواو بە واقعی مادیم باش بە بەردەوام لە شانۆ ئیشم دەکرد. بەڵێ، دەکرێت پێمان بڵێ جیاوازی لە نێوان نواندن لەسەر شانۆ و نواندن لە فیلم یان درامە چییە؟ دەتوانم بڵێم یعنی نییە لە هەموو ئیشە زەحمەتتر شانۆیە. ینی هەموو هونەرمەندێک ناتوانێ ئەو قوتەی نییە لەسەر شانۆ تەمسیل بکە لەبەرەوەی قابلیەتی زۆری دەیە، بەڵام سینەمەیە و ئەوانی ترە و ینی هەمووی بەسیتە تێک دەڕوە، بەڵام شانۆ قوتێکی زۆری دەوێت، ینی ناتوانێ بەردەوامی ئیشی لێ بکەیت. بەڵێ، کاگە یان بەڕایەوە بۆچی لە ئێستادا زیاتر جەماوەر ڕوو لە شانۆگەریە کۆمێدیەکان دەکەن؟ بەخوای ئەمە ینی قەناعەتمەیە، ینی ئەگەر مەتع نەبی ئەمە خۆمان جمهورمانە، ینی مەسەلەن منم هونەرمەند نەوزاد ڕەمەزانە، هونەرمەند شێرزاد پۆلیسە، هونەرمەند زۆر هەیە، ینی کۆمیدینە جەماوەریانە، ینی خاص دەتانێ بەوانە دەتانێت شانۆی پڕکە، ینی لە قاعە پڕ دەبیتن بەڕاستی. بەڵێ، کاری داهاتوو چییە؟ هیچ بەرنامەیەکت هەیە بۆ کاری هونەری؟ بەخوای کاری داهاتوو نییە، ئەمە ژیانی هونەرمەندی لە وڵاتی ما وەک ئەوروپانیە مەسەڵەن بەرنامە کتەبیتن، ینی یانەسی بە یان ئیشەیان نییە لەوانەیە نەبی. بەڵێ، زۆر سپاس بۆیە بەڕێز کاگەیام کە لە ڕێگای هێڵی تەلەفۆنەوە لە هەولێری پایتەختەوە لەگەڵمان. ڕێزمان لۆ هێنارتی و سڵاو ڕێزمان لە هەموو برادەران. زۆر سپاس، زۆر سپاس. زەحمەتە کەسێک هەبێت لەگەڵ ناوهێنانی ئەشکەوتی جاسەنەدا ناوی شێخ مەحموودی حەفید و دەرچوونی ڕۆژنامەی بانگی حەقی بەبیردانەیەت. ئەشکەوتی جاسەنە و ناوچەکەش بەگشتی شوێنێکی شیاوە بۆ ئەوەی بکرێتە ناوچەیەکی گەشتیاری و لە ناوخۆ و دەرەوەی کوردستانەوە گەشتیاریان ڕووی تێ بکەن، بە تایبەتی کە ئەو شوێنە شوێنی حەوانەوە و داڵدەدانی شێخ مەحموود یەکەم مەلکی کوردستان بۆ و هاوکات ڕۆژنامەی بانگی حەقیش لەو ئەشکەوتەدا چاوی بە دنیای ڕۆژنامەگەری کوردی هەڵێ ناوە و ناوی چووە مێژووی ڕۆژنامەگەری کوردیەوە و وەک یەکەمین ڕۆژنامەی سەردەمی بەرگری. کامێرەین ئارتی ڕووی لە جاسەنە کرد و لە چەند خولەکێکدا شوێنی مانەوەی مەلکی کوردستان لە 20ەکانی سەدەی ڕابردوو شوێنی دەرچوونی بانگی حەقی بەسەر دەکاتەوە. ئەشکەوتی جاسەنە ئەو ناوەی لەگەڵ گێڕانەوەی چیرۆکی شۆڕشەکەی شێخ مەحموود هاوکات لەگەڵ گێڕانەوەی مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا ناکرێت ناوی لەبیر بکرێت، چونکە ڕۆژانێگە مەشکەوتە مەنزڵگەی سەرکردەی شۆڕشەکە و شوێنی چاپکردن و دەرکردنی ڕۆژنامەی بانکی حەقیش بووە. ئەشکەوتی جاسەنە لە نێوان چیاکانی جاسەنە و نەبی ئاخا و ئەژدیهادایە و داکەوێتە قەتباڵی چیای جاسەنەوە. 21 کیلۆمەتر لە شاری سلێمانیەوە دوورە. گرنگیە مەشکەوتە تەنها لەوەدا نییە کە شوێنی یەکەمین مەلیکی کوردستان و هاوکات شوێنی دەرکردنی یەکەمین ڕۆژنامە بووە کە ئۆرگانی شۆڕشی کوردی بووە لە 20ەکانی سەدەی ڕابردوودا، بەڵکو بەشێکی زۆری گرنگی ئەم ئەشکەوتە دەگەڕێتەوە بۆ هەڵکەوتی شوێنەکەی
کە دەکرێت لە ئێستادا وەکو یەکێک لە شوێنە گەشتیاریە گرنگەکان کاری لەسەر بکرێت. لێرە حواونەتەوە و داڵدەی شۆڕشەکەیان داوە و لێرەدا بنە و بارگەی لەشکری شێخ مەحموود لێرە بۆ لەم ئەشکەوتەیە بوو. لێرەدا ڕۆژنامەی بانگی حەق دەرکراوە و گرنگی ئەم ئەشکەوتە هەیە بێگومان دەگەڕێتەوە بۆەوەی کە شۆڕشی شێخ مەحموود لێرەدا بۆ ماوەیەک بۆ 2 کەڕەت هاتووە لێرەدا حواوەتەوە و لەگەڵ باپیرانی مندا لێرەدا لەگەڵ هێزەکانی ئینگلیز و حکوومەتی پاشایەتی عێراق جەنگاوە. لە ئێستادا ناوچەکە بە ناوچەیەکی گرنگ لە ڕووی گەشت و گوزار تەماشا دەکرێت. ڕۆژانە دەیان گەشتیاری ناوخۆیی و بیانی ڕووی تێدەکەن. بەڵام ئەوەی جێگەی هەڵوەز لەسەرکردنە ئەوەیە کە تا ئێستا ئەو ناوچەیە بایەخی پێویستی پێنەدراوە لە ڕووی گەشتیاریە و هەموو پێداویستی و سیماکانی شوێنێکی گەشتیاری تێدا دابین نەکراوە. بۆیە هەمیشە داواکاری و بایەخدانی زیاتر بەو شوێنە داواکاری یەکەمی ئەو گەشتیارانەیە کە ڕووی تێدەکەن. خزمەتگوزاری ماوێتی یکە لە خزمەتگوزاریەکان نەبوونی ڕۆشنایی چوونە ناو شوێنی ئەشکەوتەکە، هەروەها پێویستی بە دروستکردنی تابلۆیەکەیە چۆنێتی دروستبوونی مێژووی ئەشکەوتەکە، چۆن دروست بووە هەڵبژاردننی ئەم ناوچەیە، شێخی نەمر چۆن ئەم شوێنی هەڵبژاردووە لە ڕووی مێژوویە بنووسرێت. جگە لە ئەشکەوتی جاسەنە ڕەنگە لە هەرێمی کوردستان دەیان و بگرە سەدان شوێنەواری لەم جۆرە هەبێت کە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بیری لەوە نەکردوێتەوە کە یەکەم وەکو شوێنێکی گەشتیاری و دووەمی ژۆک و سەرچاوەیەکی داهات مامەڵەی لەگەڵدا بکات. بێگومان بە کەمێک خزمەتکردنی ئەم شوێنە ڕەنگە ساڵانە سەدان و هەزاران گەشتیاری لە ناوخۆ و دەرەوەی کوردستان بەمبەستی گەشتیاری بێنە کوردستان. دوێنێ لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا هونەرمەندی شێوەکاری هیندی مەقبول فیدا حسێنی ناسراو بە بیکاسۆی هیندستان لە تەمەنی 95 ساڵیدا کۆچی دوایی کرد. حسێن لە ساڵی 2006دا بە شێوەیەکی یەکجاری هیندستانی بەجێهێشت و لە شاری دووبەی ئیمارەتە یەکگرتووەکانی عەرەب نیشتەجێ بوو. پاش ئەوەی وێنەی ژنێکی ڕووتی لەسەر شێوەی نەخشەی هیندستان دروست کرد و پێش ئەوەش وێنەی خاوەندی هندۆستەکان سارەسواتی لەسەر شێوەی ژنێکی ڕوود دروست کرده بوو. لەلایەن گروپێکی هندۆسی توندڕەوەوە هەڕەشەی کوشتنی لێکرا لەبەر ئەوەی ئەم هونەرمەندە لە ڕووی دینەوە موسڵمان بوو، بۆیە هەڕەشەکان بەجددی وەرگیران و هونەرمەند ناچار بوو هیندستان بەجێبهێڵێت. حسێن ژیانی هونەری خۆی وەک دیزاینەری ڕەکلامی فیلمەکانی بۆلیوود دەست پێ کرد، بەڵام پاش چەندەیەک وێنەکانی بوونە سمبۆلی نایەکسانی لە نێوان چینە هەژار و دەوڵەمەندەکانی هیندستاندا. کتە گۆرانیبێژی بەناوبانگی بەریتانی ئادیلا کە لەم دوانەدا فرۆشی ئالبۆمی گۆرانیەکانی ژمارەیەکی پەیمانەی تۆمار کرد بەهۆی هاوکردنی قورگیەوە ئەو ئاهەنگانەی هەڵوەشاندەوە کە بڕیار بوو لە چەند وڵاتێکی ئەمریکای باکوور سازیان بکات. لەم بارەیەوە کۆمپانیای کۆلۆمبیا ڕێکۆرزی ئەمریکی ڕاگەیاند کە ئادیلای تەمەن 23 ساڵ ئێستا لە لۆس ئەنجلسە، بەڵام ئەو ئاهەنگەی ساز ناکات کە پێشتر بڕیار بوو لەم گەشتەیدا سازیان بکات. کۆمپانیاکە ئاماژەی بەوە داوەکە تەواوی بریتەکانی ئامادەبوون لەو ئاهەنگانەدا فرۆشراون. لای خۆی ئادیلا داوای لێبوردنی لە ئەشقانی دەنگی کرد و ڕاگەیاند کە ئەو بە پشتبەستن بە ئامۆژگاری پزیشکەکەی ئەو ئاهەنگانی هەڵوەشاندوێتەوە. هەواڵە کەلتورەکانمان پێشکەشکردن، شاد و بەختەوەر بن.